یعنی ئەگەر دەستەوانت لە دەست نەبا و ئەگەر زیاتر لە دەستەوانەیەک لە دەست نەبا دەستی دەسووتاندی. ئەو فەردانەی کە دانێ بە 250 دینار بوو، یعنی یەک دانە پڕ بکە بە 250 دینار ئەمانە بوون. فەردە زەردەکان دوو دانە بە 250 دینار بوو و ئەمانە یەک فەردەی کامل بە 250 دینار. جا من کارەکە ینی ئەوەندە قوڕس بوو، ئەوەندە زەحمەت بوو، ینی با تێکڕای توانای خۆمەوە توانیم 6 فەردا پڕ بکەم. مامە جەنە و جەمە دەڕۆین 6 فەردەی سپی زەرنا دەستەکانت خۆش بمارتان زۆر سپاس. دانش عفوا ئەزێتم دا خواحافیز. پیشەی ئەم ڕۆژمان تەواو بوو لە بەرنامەی قورجی شێر بە دەستخستن و بە ئیشکردنی 1500 دینار. 6 فەردەی گەچمان پڕ کرد و توانیمان تەنها 1500 دینار کار بکەین. گەچەکە لە ناو کوورەکە کە دەهاتە دەرەوە، یعنی ئەگەر دەستەوانت لە دەست نەبا و ئەگەر زیاتر لە دەستەوانەیەک لە دەست نەبا دەستی دەسووتاندی. یعنی کارەکە چۆن بوو؟ بەردەکە دەهات لە کوورەکان دواتر دەیان تاواندەوە دەبووە گەچ، ئیدی کرێکارەکان لە فەردەیان دەکرد و بەڕێیان دەکرد و دواتر خاوەنی کارگەکە هەموو کرێکارەکانی داوت کرد بەوەی کە ئەمڕۆ کوورەی پێکردووە، هەمووی لێرە داوت کرد و هەروەها چێشتی بۆ هەمووان ئامادە کرد. ئەوەی خۆش بوو ئەوەی کە سیر بوو لێرە ئەو کرێکارانی کە لە شوێنەکانی تریش و ئەوانێک کە بەسەر ئەو شەقامەدا دەهاتن ڕێبواری بوون، دەهاتن لێرە نانیان دەخوارد و دەستخۆشیان لە خاوەنەکەی دەکرد.